گۆڕانەکانی ئاوهەوا ڕۆژ لە دوای ڕۆژ و ساڵ لە دوای ساڵ زیاتر کاریگەری لەسەر ناوچە جیاوازەکانی جیهان دروست دەکەن. پلەکانی گەرما و سووتانی دارەسانەکان ژمارەی پێوانەیی تێدەپەڕێنن. لە نوێترین گۆڕانکاریەکاندا بەهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرما لە ڕۆژانی ڕابردوو ژمارەیەک لە دارەسانەکانی ڕۆژهەڵاتی ئوسترالیا ئاگریان گرتووە و سەدان کەس لە دانیشتوان و گەشتیاران لە گوندەکان هەڵهاتوون. ئەوکات لە 4 شارۆچکەی ناوچەی گێپسلاند لە ڤیکتۆریا داوا لە خەڵک کراکە دەست بە جێماڵەکانیان چۆڵ بکەن. دانیشتوانی 3 شارۆچکە و ناوچەکانی دەوروبەری شاگادار کرانەوە خۆیان بۆ چۆڵکردنی ناوچەکەیان ئامادە بکەن. کەشناسی ئوسترالیا وەشداری داوە کە پلەکانی گەرما لە سیدنی پایتەختی وڵاتی نیو ساوس وێڵز کە زۆرترین دانیشتوانی ئوسترالیای تێدایە بگاتە 36 پلە. لە کەنەداش زانان هیچ لێکدانەوەیەکیان نییە بەرامبەر زۆری ژمارە یاگرکەوتنەوەکانی ئەمساڵ لە دارەسانەکان کە لە ماوەی درێژخاندا کاریگەری زۆر مەترسیدار جێدێڵێت. باپی ئامارەکان ئەمساڵ لە کەنەدا 18 ملیۆن هێکتار زەوی سوتاون 6400 حاڵەتی یاگرکەوتنەوە ڕوویان داوە. ڕوا زیاتر لە 200,000 کەس زیانمەند بوون و ناوچەکانیان بەجێ هێشتووە. زیانی گەورەی ئاگرەکان زیاتر بەرپارێزگای کیبیک کەوتووە بە جۆرێک کارەساتی شۆکێنەری دروست کردووە بە تایبەت لە ناوچەی ئەبیتیبی تیمیکسامینگ کە دارەسانەکانی تایبەتمەندی زۆر گرنگیان هەیە. بە جۆرێک دارەکان لقیان پێوە نەماوە و ڕێگەکانیان سوتاوە و تەنها درەختەکان بە سوتاوی و بەڕەش و سوتاوی وەکو خەڵوز بە پێوە ماون. ئەم زەویە بەرفراوانە کە گەورەترین ناوچەی سەوزاییان لە جیهاندا پێکهێناوە کە بە 4 دەوری جەمسەری باکوور دەسوڕێنەوە لە کەنەداوە تا ئالاسکا و سیبیریا درێژبوونەتەوە تا دەگاتە باکووری ئەوروپا. ئەم ناوچەیە بە ناوچەیەکی زۆر گرنگ بۆ داهاتووی هەسارەی زەوی دادەنرێت. ڕوا لە یابان مانگی ڕابردوو بەرزترین پلەی گەرما لە ماوەی 125 ساڵی ڕابردوو تۆمارکە لە ساڵێکدا کە بە گەرمترین دادەنرێت لە مێژووی مرۆڤاتیدا. ئاژانسی کەشناسی یابان ئاشکرای کرد کە تێکڕای پلەی گەرما 36.7 پلە بووە کە بەرزترە لە تێکڕای گشتی هەمان مانگ لە ساڵانی 1991 تا 2020. ڕوا ژمارەی پێوانەیی پێشووی ساڵی 2012 بە ڕێژەی 1.5 پلەی سەدی تێپەڕاندووە. ڕوا یابان دەڵێت ئەم ژمارەیە لە ساڵی 1898ەوە کە گەرمی پێودانراوە بەرزترین بووە کە لە وڵاتەکەی تۆمار کرابێت. ئاژانسەکە ئاماژەی بۆ کردووە ماوەی هەر 3 مانگەکانی بەهار، ئادار، نیسان و ئایار، ڕوا هاوین کە مانگەکانی حوزەیران و تەمووز و ئابیش دەگرێتەوە گەرمترین بوون تا ئێستا تۆمارکراون. پێشبینیش دەکرێت پلەی گەرما لە زستاندا بە بەرزی بمێنێتەوە تا دەگاتە مانگی شوبات با بەراورد لەگەڵ وڵاتانی پێشوو. ئاوکات باپی زانیاریەکانی کەشوهەوا ئەمساڵ لە وڵاتانی نەمسا و فەڕەنسا و ئەڵمانیا و پۆڵندا و سویسرا هەمویان گەرمترین مانگی ئەیلولیان بەراورد بە ئەیلولی ساڵانی پێشوو بەڕێ کردووە.